سڵاوی خۆی گەورەتانی بە خۆشەویستان خۆشحاڵم لە بابەتێکی گەرام وڵاتان من پۆڵا هیوادارم هەموو لایەکتان تەندروستان باش بێ ئینشاءڵڵا ئەمڕۆ باس لە ریپۆرتکردنی تیکتۆک دەکەین بە گرنگی لە 100% بسووتێ چونکە بەجددی خەڵکانێکی ئەکجار زۆر داوایان دەکرد کە لە سەرچاوە کوردیەکانیش نەبوو بەڵام یەکەم جار دەبی بچینە ناو بەرنامەی تیکتۆک من ڤیدیۆیەکەم دەستنیشان کردو سەبارەت بەمە دەچینە ناو بەرنامەی تیکتۆک دوای ئەوە کە پرۆفایلەکەمان بۆەوە چکەوە پرۆفایلەکە مێشتینەشای بڵاو کردەوە سەرەتا دەچینە ئەو نیشانەی کە درا وەکو شێرە سێکە نیشانتان بۆتان نیشان دەکەم سەرەتا ئەم نیشانانە دادەگرین بۆی کە ریپۆرت لە ئەکاونتەکە بدەین دواتر بەشی ریپۆرت هەڵدەبژێرین ئەوە بەشی ریپۆرتمان هەڵبژات ئێستا ئەوە بەشی ریپۆرت دێ کاتێکە بەشی ریپۆرتمان هەڵبژات دوو هەڵبژاردەمان بۆ دێ کە دانەیەکیان هەڵبژێرین ریپۆرت ئەکاونت دادەگرین یەکەم دانە ریپۆرت ئەکاونت دواتر لێ لە چەند خاڵێکمان دەداتێ یەکەم دانە پۆست ئیمپڕۆپێنت کۆنتێنت یعنی بناوڕۆکی نشا شتی نشا بڵاوکاتەوە دووەم دانە پرۆپێنت بی ئۆنسەر یعنی خۆ بە کەسێکی نیشانەدا ئیمپڕۆپۆت پرۆفایل لینفۆ یعنی خۆی زانیاری کەسی شخصی لە گونجاو youth could be under 30 years old یعنی خوار 13 ساڵە fraud and scammer یعنی کەسێکی ساختەکار و فێڵبازە و هەتا دوایی ئۆنزارەکەش یعنی هەتا دوایی ئەوانی تر ئێستا ئەمەی کەمە زۆر ئیشمان پێەیە پرۆپێتت بی ئەنسەر یان خۆ بە کەسیکە نیشانەدا fraud and scammer یعنی کەسێکی فێڵبازە کەسێکی ساختەکارە یعنی تو ئەگە ئەوانە هەڵبژێری بە 100% بوون لە کەسێک ئەکاونتی تو بەناوی تو داناوە پرۆپێنت بی ئۆسمۆن دادەگری کە دواتر نیویزەرێمی کەسەکە دادەنەی ئیتر کەسەکە ریپۆرت دەبێ باشە بۆ ئەم دۆرەکە ژانی هەتا دوای چکە ریپۆرت گەلە زۆر تو ناتوانانی بەکەیف خۆ بەدڵی خۆ بچی دانەدانەدانی بۆنە پۆستی ئیمپڕۆپێت کۆنسنت یعنی پۆستی نەشیا و کەسەکە پۆستی نەشیا و بڵاوکاتەوە تۆ بچی دوای بڵێ ئەوە کشتی باش بلاکۆ نابێ ینی قۆناغ و بە شتێکە بۆ نمە کەسەکە بۆ چیە بۆ مێسەس ئەوە فراود ئەند ئیسکامەرمەدانە کەسێکی فێڵبازە کەسێکی ساختەکارە ریپۆرتمان کرد جارێکی تر ریپۆرت بەشی ریپۆرت دادنینەوە بۆەوەی کەەوە توە ئەوکو فەیسبوک نییە دەتانی بەدڵی خۆت چەندی ریپۆرتی لێدەی ئۆن زەیرەکەش دەبی هەلێ دێ ها ئۆزەر ینی شتێکی تر بەڵام ئەوە دیارە ڤیددیۆکە کەمێکەوە بووە لۆدی لەسەر بووە جارێکە تر دەچینەوە ناوی کاتێک کە پۆستێک هەڵدەبژێنین بۆ ئەوەی کە ریپۆرتی ئەکاونتەکەی بکەین بۆ نمونێستەوە چەندین ئەکاونتی پۆستی ینی شتینیشە بڵاوکاتەوە ئێستا بۆ من ئەو ڤیددیۆم هەڵبژات لێرە بەشی شێیان دەکومە لە سەریدا دەگرین چەند چرکەیەک بۆی کەەوە بەشی ریپۆرتمان بداتێ ئێستا ریپۆرت بەشی ریپۆرتمان هەڵبژات فەیسبوک وەرێکوان چەندی بەشی تێدایە بەڵام ئەمن فیود ئاند fraud and scammeری دادنێم وە خۆتی شێرین personal information ئەوەستە بە ئیشارەتان بۆ دادەدرێم شێری personal information یعنی بڵاوکردنەوەی تایبەتمەندی کەسێتی ئەوە زۆر بەسوودە تکایە ئەو ریپۆرتە زۆر لە ئەگە کەسە شتی بڵاو کراوە ئەو ریپۆرتی لێدەن باشە چکە بە 100%ی ئەکاونتەکە دەسووتێ شێرین personal information ینی بڵاوکردنەوەی کەسێتی یان شتی کەسێتی لە تایبەتمەندی کەسێتی بووم لە دانەیەش کە بووم ئەمەش ئەوەش بڵاوەکەینەوە بووم لە شێر ینی دواتر ریپۆرت بەشی ریپۆرت دادنین لێرە چەندین بەشمان تێدا بووم لەم لێکوانە فراود ئەند ئیسکامەری دادنێم نمونە ئەوە کە کەسێکی ساختەکار و فێڵبازە نمونە ئەوە ریپۆرتم لەوەشدا ئەمەش بۆ نمونە ئەم ڤیددیۆش هەڵبژێرم کە بوون لە ریپۆرتی چکە چەندی شێوازی گەلەگەلە زۆر هەیە بەڵام ئەوەی کە من نیشانتان بۆ دەدەم کە پێتان نیشانە دەم کامە خاڵ باشە چیان خاڵ خراپە وە دڵنیاشتان دەکەم و ئەگە ئەم ڤیددیۆ ئەکتیفەکی باشە بی و خەڵک بەدڵی بی ڤیددیۆشکی ئاوەتان پێپشانە دەم و کەەوە 100% ئەکاونتەکە بسووتێ تێدەگە ینی ئەکاونتی ریپۆتێکی زۆر بەهێزە باشە هیوادارم سوودێکی بچووکم بێ و خۆشوێتیان بێ کات و ڤیددیۆکی خواتان لەگەڵ